او كاتتان باش لوليري بايتختوا حەزەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش دێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری بگەل قاتێتی علاقاتەکە براتێن دەم باش تەماشاوانی گەلێکێژە گەلێک بخێر بێن بێگومان بابەتێکە لەوێ هەرێمێک و چەندین ساڵا خەڵی گیر و دەبێ پرسێکی گەلێ گرنگە پرسێکە بژیانە ڕۆژانە خەڵکی بەگیردە لەوێ هەرێمێ زۆر جار کار بدەست وەزیر بەرپرسێن بڵندن حزبی بە حەزیکەن و ئەوێ پرسێ چارەسەر دەکەن لە هەیە نها چارەسەر نەکردیە بەڕێزان پرسە کارە بێ کارەبا لەوێ هەرێمێ شینا بیتە دەرمان بۆ چارەسەرکردنا گەلێک ئەڕێشین خەڵکی بوویە دەردێک gelek deveran wesa binavkiye trafike têtu diçe berdewam jî berpirsên hikûmî wezîrê kara bêberiya çandekêm soz da bû ku di werzê havînê de di niha da karaba 22 de mijmêran pêtir rojane bi hawlatiyan bênedan lê li deverên cuda cudayên Kurdistanê dibêjin karaba berdewam qod dibe berdewam dibire berdewam namîne têtu diçe ew bêzar kirine ew tişê tengasiyan kirine bi taybetî ku niha werzê havînê werzê germayê bêguman di heman dem jî da Ramazan e di demê 48 de mijmêrê borî da li gor ewan hemû peywendiyên ku bu ênartî hatîn bêguman xelkî li hemû deverên Kurdistanê tekîd kirine ku di taybetî di 48 de mijmêrên raborî da karaba gelek xerab bûye taybetiyên dek deveran gelek de hatû diçû gel û karaba buhaya napirsa karabê nate çareserkirin li vê herêmê bu cihekê zor bi tê te terxan kirin wîz gedê nedanan û heta dawiyê û soz bi xelkî tê te dan an jî biya çêrokamaşê herû dibên û sedbara û çandbara dikin lê çi caran jinayete çareserkirin evkêşe ku bêguman pirseke çare nivîsaz e di niha da karaba êkêş pêdawîstiyên serekiyên hemû hawlatiyên xelkê Kurdistanê nek vê li hemû cîhanê jî gelo ev pêdawîstke serekî û ev parê wisa bû tê te mezaxtin û ev sozên wisa mezin ev berpirse didene xelkî bû heta niha karaba natiye çareserkirin rewşa karabê belê berezan babetî emroman li ser xerabûnî rewşê karaba li 48 de mijmêrê rabirdû da bêguman لە ڕێی کەناڵە پەیوەندەکانیان نارتیەوە هاوڵاتیانی زۆر لە هەرێمی کوردستان پەیوەندیان کردووە کە فعلەن ڕەوشی کارەبا زۆر خراپە بە تایبەتی لە 48 ساعتی ڕابردوودا کارەبا بەردەوام ئەپچرێ تەزوی کارەبا ئەپچرێ کارەبا وەکو پێویستنی ئەمە لە کاتێکدایە کە بێگومان وەکو زۆر جار ئاڵێن بۆ تەحقیقاتی مێشەکە چەندین ساڵە خەڵک باسەوەکە کێشەی کارەبا وەکو پێداویستێکی سەرەکی خەڵکی کوردستان بەڵام بەردەوام ئەم کێشەیە هەر هەیە چارەسەر نەکراوە وەزیر سوز بە خەڵکەدا کە لە 24 دە مژمێردا زیاتر لە 22 دە مژمێر کارەبا بە خەڵی بدەن تەزوی کارەبا باش بێ ڕەوشی کارەبا باش بێ بێگومان بەرپرسەکان حتا یەکێک لە بەرپرسە باڵەکانی یەکێک لە حەزبە فەرمانڕەوەکان وابزانم لە 2008 بوو وتی ساڵێک دو ساڵی تر ئەگەر کارەبا لەم هەرێمە چارەسەر نەبێ بە یەکجارێکی بە حکوومەت خواحافیزی بکە بێگومان لە 2008ەوە تا ئێستا ئەوە 5 ساڵ دەرباز بوو تا ئێستا ڕەوشی کارەبا وەکو خێو چارەسەر نەکراوە بێژگەلەوە لە بەرخراپی هێلەکانی کارەبا شۆرتی کارەبا دروستە بێ خان و ئەسووتێ بازار ئەسووتێ تا دوای ئێستاش کارەبانی ئەو ڕەمەزانە و دنیا زۆر گەرمە و بێگومان خەڵکیش کێشەیان بوو دروست بووە ئەیکەی بەڕای ئێوە کەی ئەم کێشەیە چارەسەرێکری کەی ئایا ئەوە 2013 شات ئەم کێشەی کارەبا بەڕێزان کەی چارەسەرێکی و چی بکرێت کە ئەم کێشە چارەسەر بکە یەکێکە لە پێداویستکە زۆر سەرەکیەکانی ژیانی ڕۆژانەی خەڵکی کوردستان بڵێ من لە خزمەتی سەرنجێوەیدام محەممەد شێڵادزێ هێکەم پەیوەندی کەرم کە بەڵێکێکۆ چۆنی ئەس باشم گەلێک سوپاس ممنون گەلێکی ساڵبی لەشتە ڕازی بیت يكون دويت تقريبا ساعات 5 كهرباء شوي ودي حد تقريبا حد ساعة 6 يبغى كهرباء 5 كانجي سبيدي 5 سبيدي او زور دم بله يعني معلومات بقول زي تليفون جيش شوي كويس وننا اربكوا شوي تقريبا ساعة 5 شوي تقريبا ساعة جيوطي نافع معلوماتك الجدية أنا غزل بشعب التب بخطوة بحيوة مبارك مسعود بوزوني بيت جلال طلباني بيت نوف شهوان بيت علي بوبيز بيت رب العالمين حتى بشعب جواجي يعني انها اول بس شلادزي ان دورو بريتي انا بين بوتشا كهرباء براند تدخل الجاليه بولندا حتى خد جايته ومدي حلبه بله وموالدة كهرباء كان موالدة كهرباء افهمت منطقه يتشقى يخوبه هوبتي نباش نبقانش نبهاي نبنو من هذه الخدها يا ابي غد البشعب الكتن رب العالمين حتى بشعب اللي شكتن بله سپاس پیوندیات تحسین دو کد گل میکرم که الو السلام عليكم عليكم السلام كايك محسن كنت اقدر في بوشي از باشم و روشا کاره بل دو که چوایا اگه تلویزیون خواه کم که دنگی دادا باش بید
كوتاكور يوم الساعة 6 كوتاكور يوم الساعة 6 نعم دي بس حولي تابتم كوتو يبوشي والله از گلک باش بم بس هین همید باش بن از دی گلک باش بم ممنون كوتاكور مونغو رمضان التفيروز كوتاكور ممنون هموال یکی پیروز بیتی ویدارین مها خیر و خوشی بید لحکومت جی چاویل خلکی بیت و کهربا و آب و افتشته و کو پیوز بین خلکی بگمان خلک همو پیوزته بله بله كلام الشاي الحمد لله ووزي الشاي تقول ده معني لنا الحمد لله ده ان شاء الله هر وصابیت و گله گرینگه که وصابیت بله کای محسن سپاس بو پیمندیاتا پنال شهر هولی رو فرمو ئەم کاتتان باش همو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و مانگی ڕەمەزانیش لە هەموو مسلمانانی جیهان پیرۆزبایان لێکم بله بەڕێزەکەم لەسەر تەوەری بەڕێزتان کە لەسەر کارەبایە کارەبا لە دوێ نێوانینە کارەبا هەیەنە ئاویش هەیە هەردووشیان بڕیوە ئەمە چیە مسلمانان بەڕۆژوونە لە سای سەری حکومەتی هەرێمی کوردستانەوە دەستێتی ئاو بکڕین و کارتۆنەکەشی بۆ قاوەچێنی خۆمان بێ الهولير بالضبط الهولير او كشيء هي يعني ولا جرقت لهولير لساعات هشتي بياني وانا هتاو كنا ساعات شهر بنتي وارد دجارة كشتو ابري اشياء ما هم يأسوتي يعني وقت يعني كا هو يكي شيء بربرساني كهرباء دايره كاني كهرباء شيالين هو يكي شيء والله هو يكي هر اكوشيتو بيبتو كوشيتو بيبتو انا هيك هو نازانين بس امان دارم لسري ساي حكمتي هرمي كردستان وبي اوقش ما لو ثاني تروبو بي دور ساز برنامج بله فرج دو كي كرم كه هايك فرج شورش دو كي كرم كه شاني كوكاكور باش قال لك سباس كرم كه كوكاكور از حسكم چه وقتی دائما كرم كه دوزارو نهيبو بري انتخابات 25 نيچيلوان برزونو دست تلفزيوني بري مخرولي بي قلت يعني بو 2010 هز 2009 هي بدوازه يعني بو موي بينش هي بدا قلت يا سو عديد دم خلقي كردستان خره که شکاره بی منم این طرف 2009 دا باور بکه يعني نيچيلوان دوگه چو شگیا باش بیپیش نيچيلوان دوگه چو ما او باشا موجي اوج نما ويا دو وزير تدا سرايد بيجي ديكوره بالهي رمضان 24 ساعه درزدم باشه تو اخناخات درست اما بيجي دربي نكه درو شعبي خريك ده الملاتي خريك دربي تبو چه دربي تي تو بيجي 24 ساعه انت نيفرو ساعه وزي نيفرو قطعه كري ويدالي باكو شامي دالي با جرفتر بله مسعود لشاري هوليره وفرمو كاتب داش همو كاتكت كاتجانو كارنا بالنسبة كارنا هو هيك هذه رمضان هم صاروا عملي ده كان دليل شنو هذا شو الحكومة هي ما يعني ما تيم دم كاتكي توزق سقطي وسيبه خلقوا بله بانك خانوا ولا قرار شيء نريد الكسر في عقاري بالشيء وندري تواني 8 للشيخ صاري زيادة كاتي كلم دي كان تشيلك لقناة التلفزيون كان قلت عم بوتشي قلت له بالاوي اواني 8 شيخ صالة لمرد نزيكن من خوم عون شيخ سبيل صالة كريسيشن سي صالة بيش مرقشم داولا مسعود بازاين كم تدخل بكات ام بريار لابن دبلوي اقرب في او قرار بهوا زوري مسؤول كان 8 للشيخ صالي تيبر يويق لو انا كان مسعوديش ايما كان فينك ما تكينا وبناوي ثمن نجيك هزار في اصدق سواء شو من كو كريديتو هو جي بستويشي اما نقو لمنصف صلاح الدين مظاهري لكن اقر اواني بريار بله حسين لباليسان او فرمو ام كاتب باش سر چام که حسين سپاس خوش برنامه دیدم سپاس بوتو روشي كهرباء لباليسان شونه بله والله روشي كهرباء خرافه برز بو خرابه ديني كان تقريبا 5 كاشمير كهرباء انا اورو حاجه جاوزه وكراوته وتص حادثه يعني قربوا شبيه بالله رمضان كاش نازل زوالا وزير تندرستي وزير بعض كهرباء انجز لكار بكشت ولا براوي او بلين دا بهاولات يعني هرمي كردستان كلا هاوين دا بيسودو كاشمير كهرباء حديث بلان زور بداخوا تنانت 15 كاشمير كهرباء نادا بهاولات يعني زور سپاس بو بله سپاس بو تو بله برزان رینو احمد لسر توری کمالاتی پیجی نارتی انو سه جا تو خوا پم نالن کی باش کش کی باش بوا
کی باجوا برزان اما بگو من پرسیاری که برای گشتی اگیت تایریش انوسه مخابن بو کردستان جگایی که زور خوشه و گشت و گذاری و هیچ کاربا نبید هر وها فریات لیرم مریش انوسه بداخوا او دو روزی رمضانی پیروز هاتوا کارباش کمی کردوا هر وها انذار صابریش انوسه سرتا دست خوشی سپاس علی براسیل هرمی کردستان لهندی شین نبید کاربای زور باش بالام هاولاتین هرمی کردستان راحتون لرخنا گرتن لكهرباء لها مشتك بله برز انا ما خليك بيقومان بيوندي كان تحديدي شيء كان فلان ساعات كهرباء وفلان ساعات اروا فلان دي توا ايام خلك مو بوشي ولا اخر رخنا لشي بقري رخنا لمنو تو بقريت كاكي انذار بيقومان حكومات بربرسا لدابين كرديني همو خدمات گزاريه كان بو خلكي كردستان لبروا بودجي خلكي كردستان باري خلكي كردستان لبردستي حكومه دايا حكومات هاتو سيندي خاردو لبرلمان وزير كان براي گشتي كاوان خدمتي ام خلكي بكن اوان فعلا روشي ام خلكي باش بكن اي بيش قال معنا كبر برسلوي كخلي جليان لبكا بله سمير لك لك شي فرمو هذا البازراجة سر تشاوم أنا برا ما داعي ناقة يعني ما دروبو حكمت بكين يعني دروبو حكمت بكين بلين كهرباء كمان باشا حقي كهرباء كمان باشا يعني بابس بحثي كهرباء نكين بابحثي حقا كيشي بكين أو خلقة فقيلة أما نستكي من دامم لبان جيغا معاشا كم دومان جارك سيمان جارك أوجي حكمت 300,000 ملاتي كهرباء من هذه توردج عمليات كلها خاصة بهم لمالنا بهم مع كهرباء كمان جدوا 500,000 شيء ما دايري كهرباء للشيخان دلين تاجا من فقيرم شيء من دام أو معاشا كمان شون أو حقا بدم دايري مش لي قوتا أو حقا أو حكمت دايري او همو باري لكاتك كهرباء باش بوا يعني كهرباء كو بيز بوا هذا كهرباء باشي تشي كهرباء مويلش هذا ما يجي 1000 امبيري مويلش زم حط كهرباء يعني روجانا بردوام كهرباء هي بردوام دواء كان يعني كاتم اللي تبغى اخسركم بالله كهرباء كباش نيه لسر كهرباء كاش باش نيه يعني قوم رويشتي ما الشيخان بالله هم اللي هولي روا الو باشي برا سر تشاو هذا الصح فرمو برا كرمك بالنسبه لكهرباء والله كهرباء كزور باشه هاي انه كيل دانشتي كاز نزان مع الهوليل كهرباء كزور زور باشه هاي نو بريد كساعات اجنبي تندي ساعات نبي تشيشنيا فيش نوكا صالح 1000 ناس نوهت نهي ما عدا كهرباء نبي والله نوكا كهرباء كزور باشه هاي لانه كان روشانوكا وهنجي وكويك بي بله روشانوكا وهنجي وكويك بي ناخر وكيك نيا بس بلا وانو كاش مو 20 ساعات 22 ساعات كهرباء زور بالله نوكا زور بيش كاتي والله كهرباء ما عدلا يعني كان كاد نزون انا دقيقه ناكوشيتا مادام كهرباء ناكوشيتا زور باشه ما تشدي بالله سپاس بو سرنجات جيره كفت الدوكي كرمك الو مرحبا باشا قال لك سپاس بالزحمة صار توريتها مش عشان وقفنا كايدي بيش كرمك كهرباء رافته و دروجه شقوتيك شيء بس بالكهرباء بوشه يعني 24 كوزميرا بالساعات هاي از خو المنطقه كري كهرباء قالك بوشه ريت قالك تليفونات كان فضي كل دوغي كل قلت نيشيروني يقول نزوف 2000 هيشان دي كهرباء شي بنيشيروني ولا يقولتي بس بالكهرباء قالك بوش بابا هو هنا قوره وهاتونو ك الحمد لله محمي رجل بس بلدني 24 ساعه لهال سنوري دويك خالتك عكس تهزر كرد قلت وان دليل هبونا فلان ساعات ديت فلان دي تشيت عكس مسألة شيء عندك بس رخنات جنبوني ده بس مشكلة شيء شو يعني أنا قروش ساعات أجيب كنا جو كارف ولا هاي يعني بديت نابي ترخنا بيتا جرتن ودي رخنا جربتها كيرنجي بو ساعات يعني بيستدك تجميرها بالساعات بدو ساعات كي خدتها بالماركت سبوز بو سعرك 24 ساعات هاي بله سپاس بو سرنجاتا و همو برادران کاروان لشاری سلیمانی لاره ویدیو سکایپ او فرمو ام كاتب اشكالك سر چاوم لايك يعني والله اما السليماني وزو سباسي حكومتي يريم وفارزقاري سليمانيه كاين براسي روشي كهرباء لسليماني شعبي بيني او كساني كالين كهرباء واي اما تنيا في شيء يعني همو روج يم رخنا كرتنا بردوا مع كهرباء 24 ساعه تبع امان هر رخنا اجرين بەڵام نمونەیان هەیە پەیوەندیان کردووە ئەم بەرنامە لەسەر پەیوەندی خەڵکماندانەوە ئەمڕۆ تەوەرەکەمان گۆڕیوە لە ئاخر لەحزەیە بەڵێ ئەمانە بەس پیشیان ئەوەیە کە ڕاخنا بگرن خۆم لە سلێمانی
چ مەجبورم هینکەم و کارەبا عیبی نییە و ئاویش عیبی نییە 24 ساعتێ زۆر سپاس. بەڵێ بەڵێ تا چەند خەڵک مافی خۆیان نەکە ڕەخنە بگەن بەڕێزان ئەو ڕەخنە لە چێ بگرن ئەو خزمەت گوزاریە گشتیەکان کێ بەرپرسێکە بۆ خەڵک دابین بکە کێ بەرپرسە پێویستە خەڵک گلەی لە کێ بکە بەڵێ ئەسات لە هەڵەبجە بابزانی لە هەڵەبجە ڕەوشی کارەبا چوونە بەڵێ باش مەرز سەرچاوم ئەم کاتت باش باشی هەموو کاتێکی سپاس بەنسبەت کارەبا کاکە دیارە بەنسبەت کارباوە ئەودانی کە دەدێن بەڕاستی هیچی ناچێتە بواری جێبەجێکردنەوە زۆر جار لە حملەی هەڵبژاردن و لە وەسانی کە دێتە پێشەوە بۆی کە ئەرقەلە بۆ خەڵک دروستکردن هەر لە بەشی سوتەمەنی و لە بەشی ئەوانەی لە خزمەتکردنی تاکایە بەڕاستی ئەرقەلت بۆ دروست دەکەن و فشاری دەرویت بۆ دێنن مەوزوعی کارەبا ئاسانە لە خۆیان کە چارەسەریکەن بەڵام بۆ چارەسەری ناکەن زیاتر خەڵک بێزارکەن هیچ کات پابندین دەسەڵات دارانی حکوومەت هێرمی کوردستان بە عودەکانی خۆیان بەڕاستی بە هیچ شێوازێک من گەشتبین نیم لە وەزای کە هەیە و لە داهاتوش کارەبا چوونە لە هەڵەبجە کاکی والله بنسبت من وەکو عام قسە دەکەم احتمال شاری وەکو برادەری لە چەمچەما باس کرد یعنی لە شارێک بۆ شارێکی کە جیاوازتر بێت بەڵام من وەکو عام قسە دەکەم وەکو عام بەڕاستی ئەمڕۆ مەسەلەی کارەبا کە وعدیاندا کە على اساس لە یەکەم ڕۆژی هاویندا کارەبا 24 ساعت بێ بەڵام کەچی هیچی وا دەرنەچوو زۆربەی پرۆژەکان کەش وەکو مەسەلەی سوتەمەنی بۆ خۆتان دەبینن لە بەنزینخانەکان ساڵح لە شاری سلێمانی فەرموو کاک ساڵح کاتی جەناب باش سەرچاوم ئەمە ناکەم پێش وادی قسەکانم یعنی قەتع نەبێ ئەوانە من ئەوە بڵێم ئەمانە بۆ بەڕێوەبردننی وڵات نەک بە سەقەت یعنی هیچ جۆرە پلان و بەرنامە سیاسییان نییە بەڕێوەبردننی وڵاتیان نەک وەکو دوو حیزبی معقول بێن وڵات بەڕێوەبرن وەکو دوو کۆمپانیای سەقەتیش ناتوانن ئەم وڵاتە بەڕێوەبرن یعنی ئەمانە قسە لەسەر لیستی ڕەش و لیستی هەبووە ئەمانە لیستی ڕەشیشیان بەرناکەو ئەگەر شتێکی کە هەبووە لە ڕەش خراپتر بەرناوچاوی ئەمانەکەو من ئێستا لە سلێمانی بڕوا بێ کە لەم 24 ساعتە دەجار کارەبامان بڕاواتەوە یعنی دوو ڕۆژە ڕەمەزانە تصور ناکە چی حاڵێکمانێ لە پارچێوانیانە سەعات نیوە ڕۆکاتی گەرمانیانە یعنی نازانم زادەی بەڕێوەچوونی دەستی ئەمانە ئەم خەڵکە چۆن ماوەتەوە بەدەستیانەوە یعنی هیچ جۆرە پلانێکیان نییە هیچیان نییە خۆیان لەبەرەوە دەرک بە کارەبا ناکەن چونکە خۆیان لێرەنی لە ساڵێکا 20 یاحەتەکەن کارەبا دەرکی پێ ناکەنیانە لەبەری 24 ساعت خۆیان کارەبایان هەیە بابە ئەمانە لە طەبەقەی ئاسمان و خەڵک لە بیرایە ئەمانە بۆ بەڕێوەبردننی وڵات هیچیان پێ نییە نە خوێنەوارن نە شارەزان بێبەرنامەن یعنی وەک وایە وەزیری کشت و کاڵبێنی عملیاتی ڕێکۆڵە کوێرە بکە بەڵێ مە لە شاری سلێمانی دوو پەیوەندی پێچەوان هەبوو بێگومان لەسەر ڕەوشی کارەبا بەڵێ میێوان زاخۆ بە ڕێیا ڤیدیۆ سکایپێ کەرم کێ برا سپاسیۆ بەرنامەتات بکەم سپاس بووتە وەکی بێژن دەربارەی کە بێ خودی دکەهرب گەلە باشێت زانێوانە من سەر وەختنەوەی برۆدەری دی گوت زانێوانە بەحسۆمە نێچیرڤۆ بۆرزۆنیت کە درەوت کە نزانم درەوت کە زانە بڵێ مرۆڤ قەسیش خوا ماستر نەبێژ یش خوا ماستر زانێوانە يعني درباره كهرب تماما زانه بلا بيجن وايره مثلا سيكا وفلان وبهوان مثلا اف يعني سيكت منالون مثلا درباره وون وايره اگر بر دکانه وان تشتبلا وان تشتا بيجن بس درباره كهرب تماما بلا مروف قصانه بيش يخوا ماستر مثلا نيچيوان بارزاني يعني يسونه كتزانه شرم مروف قصا بيجي تزانه انا يعني مروف عاجز بود مروف مالا خود مروف عاجز بود زانه آنه پا نیچیفون فقیری چپ که چنه که زانه اف کردستان همی سر ملی که مسعود بارزانی هست زانه بلا اوجه هاری کار بن بلا هر کسی که اف ایسانه او صابو من فاطمه چیت که زانه محمود مالا گله کاک محمود کاکە کارم کاتۆ باش هەموو کاتێکت کاکە دەستخۆشی بەرنامەکە و لێکم بەڕاستی پێشکەشکارێکی زۆر باش و سەرکەوتویت زۆر سپاس کاکە من ئەمێ جوابێکی کاکاوان بمەوە بەڕاستی من ماڵمان لە سلێمانیە دوێنێ بووم بە فلیم تا پانتۆڵ و کراسێکم وتو کردووە ڕەنگە ئەوزام 3 ساعتم پێچوو بێ ئیتر نازانم ئەبێ پانتۆڵ و کراسێک چەندێکی پێ بچێت تا بە 3 ساعت تەواو بکرێت زۆر سپاس بۆ بەرنامەکەی بەڕێستم ینی لەوانەیە ئەوەندە کارەبا هاتوو بێ ڕۆیشت بێگومان لەوانێت تەسیل ئەجزەکانیش کرد بێ بەهەرحال بەڵێ بەرزان ئەvە بابەتی مە بابەتێکی ڕۆژانەیە خەڵکێک و گەهرەبایەکیش پێداویستکەن ڕۆژانەیان خەڵکی کوردستانەیە ئەvە بۆ دەمی چەندین ساڵانە بێگومان ڕەوشە هەرێما کوردستانی باشە بۆ جەیەکی باش هەیە سوزێن بەرپرسان سەر ئاسێن بڵم بە خەڵکی تێنەدان و ڕەوشە کارەبێ باش بکەن لێ هەموو دەمان خەڵک گلەیەن دکە لە هەموو دەڤەرین کوردستانی نزبەکە کێم دەبێژن باشە لێ نزبەکە زۆر دەبێژن کێشەکارە بێ کێرەبا دچیت و دهێت و ئیتر حتا دایە بوو کێشیانەتە چارەسەرکین گەلو شوان لە شاری سلێمانی فەرموو باشی بەرەزم سەرچاوم کای شوان بەژی زۆر سپاس وەڵا بە نسبەت کارەبا لە سلێمانی ئێستا
بەڕێزێک تەلەفۆنی کرد لەسەر سکایپ ئەیوت کارەبا زۆر باشە 24 ساعات ئەو قسەیە ڕاست نییە جا ئێستا کارەبا زۆر خراپ ئێمە لە بەختیاری تازەین ئێستا حالیان نییە بەڵێ کارەبا زۆر خراپە دەستان خۆش بێ هەرەوەنە دەست خۆش بەڵێ سپاس ئالان ڕەفیق وەکو خۆی نووسێ نەسرە بە ئالان ئەڵێ لە بریتانیا تەنها لە کوردستان کەسی شیا بوو شوێنی شیاو نییە لە کوردستان کەسی دەست ڕۆیشتو بۆ شوێنی گرنگکێ بێ هیچ پێوەرێک ئەگەر کارەبا حال بکەن ئەڵێ هەزمەی نەوت و غاز سەر هەڵداتەوە هەروە تاقانە نووسێ سەڵاو لە ئێوە سپاس بوو تۆ ئەڵێ ئەمە بخەنەڕۆ ئەمە پەیوەندی بەست ژیانی خەڵکەوە هەیە خەمی خەڵێکی کە ئەمە پەیوەندی هەر حال زۆر دیارە وازەح نییە کۆمنتەکەی بەڵێ بەڕێزان لێ هات لاکرێ بریا ڤیدیو سکایپەیە کەرم کە هیویدارین دووبارە کاکی لە هات پەیوەندی بکێتەوە با بزانین سەرنجاوی دێچاوا بیت کارمان لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتتان باش سەرچاوم ئاشی ڕۆحەکەم زۆر سپاس بوو من حەزەکەم دەربارەی کارەبا تۆ دێشت باس بکەم کە خۆم لەناو بازارم و دوێنێش لەناو ماڵەوەیە بەڵێ دوێنێ ماڵەوە لە گەڕەشی عەلی کەمالین بەڵێ لە چواری عەسرەوە کارەبانە بۆ تا 8:30 هاتۆتەوانێ تۆزێک هاتۆتەوانێ دوایی کوژاوەتەوانێ نی سەعات کوژاوەتەوە ئەمە ناو گەڕەکەکان ناو شار زادەی کاوە بڕوا بکەن هەفتەیەکە نییە نازانم ئەڵێ ترافک لایدا یەت و ئەکوژێتەوانێ ئیتر خەڵک ئەڵێ چی کارەبا باشە باش نییە باشە ئەگەر کارەباکە ئاوایە بۆ لە مانگی 4 و 3 چاشی ناکەن ئەگەر خەلەلێگەیە شتێک هەیە دیارە ئەمە هەر بۆ ئیزعاجکردنی خەڵکە بۆیە بیربردنەوەی کاری سیاسی ئەم کاتانی کە ئێستا هەیە ئەو شتانە لە خەڵکی لە خەڵک بیرخەنەوانێ تەنها ئەوەیە ئەجینا بۆچی کارەبا لەوە پێش لە دەژنی ڕەمەزانی پێشوانێ تا پێش ڕەمەزانی ئێستا بۆچی کارەبا باش بوو بۆچی ئێستا تێشان ناوە ئیلا ئەمە مەرامێکی سیاسی خۆیانە مەشغوڵکردنی خەڵکە بۆیە خەڵک عیلاقی سیاسەتی نەبێ خەڵک بەڵێ سامان لە وڵاتی بریتانیا لەرەی ڤیدیو سکایپەوە فەرموو بەڵێ ئەم کاتە باش سەرچاوم کاک سامان وەڵاهی من یەک پرسیارێکمەیە لە وابزانم لە کارمەندێکی کاربەدەستێکی حکوومەت دیارێن بوو نامێ ناوەکەی بڵام لە ساڵی 2008 وتی ئەگەر تا کۆتایی ساڵی 2008 کێشەی کارەبا لە کوردستانە حەل نەبوو ئێوەتوان بەم دەسەڵاتە بڵێن بڕۆ بەڵام ئێستا 2013 چی شتێک بۆ خەڵکاڵێت زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەرزستانیشەوە کاربەدەستێکی باڵای حەزبی بوو بێگومان لە کوردستانە بڵێ حاجی کەمال لە شاری سلێمانی ئەم کاتە باش سەرچاوم حاجیگەن کاکەجان لەم وڵاتە ئێمە ڕۆژانە بەقەدەر قورسایی عێراق قسە ئەکەین بەڵێ بەڕاستی سوودی نەماوە قسەکردن کاکە کارەبا نییە ئاو نییە بەنزین نییە نەود نییە گاز نییە قەزەخومێکی گەورە کەوتۆتە ئەم شارەوە کاکە ئەمانە بۆیان چاک نابێ مستحیلە ئەم وڵاتە نییە بەمانە چا نابێ بۆ گەری کورد تاس و دەریان کاترەنگە بەڵێ حاجی گیان بوو پێیان چاک ناکرێەوە کۆ خۆتەڵێ وحدی کارەبایە ئەڵێ ئەم ساڵ 24 سەعات دەبێ ئەمانە 24 سەعات من لەبانەوە لە تەکسی ئاوام لە ژوورەکەیە بە قورعان بەڵێ بەڵێ بەرزان کارەبامان نییە ئەنی نییە ئێستا کارەبای باش کارەبا نییە بە قورعان بەڵێ بەرزانە مەسەرەنجی خەڵکی کوردستانە بەم شێوەیە قسەکەن لەسەر وعد و عودی بەرپرسەکان و لەسەر ئەو وعدانەی کە بوو چارەسەرکردنی کێشەیەکە دەن کێشەکەش ڕۆژ بەڕۆژ زەختر و گەورەترە بێ هیوادارین سەرنجی خەڵکی کوردستان بە تایبەتی کە تەوری ئێمە لەسەر کارەبایە بۆ وەزیری کارەبا و کاربەدەستان گەهێشت بێتەوە بەڕێزانەی کە لە ساڵی 2008 باسی ئەوەیەکی کە دایەکی کارەبا ساڵێک دوێتی چارەسەرنەی بخواحاویزی لە حکوومەت بکرێ کەچی تا ئێستا شەر کارەبا کێشی هەیە تارە لە شاری سلێمانی فەرمووە تارەخ ئەم کاتەوە باش بەڕێز سەرچاوم وەڵام یەکەم بۆ برا عزیزەی کەوتی لە سلێمانی و هیچ کێشەیەکی کارەبا نییە پێم وایە ئەو لە سلێمانی نییە لە هەسارەیەکی ترە
لەوانەیە لە شوێنیا و کارەبا بێ ڕەوشی کارەبا باش بێ بەڵێ لە سعات 12 نۆڕۆ کارەبا کوژراوەتەوە هەتا 4 ئێوارە نازەم ئەمە چی باشیەکە لە کارەبا بەڵێ چەند بڕیارێکی زەرچوو لە تەلەڤیزیۆنە گوایە کە کارەبا 24 سعات هەیە ئەگەر ئەو بەڵێنیان نەدا لەوا چ باشتر بووە بەڵێ زۆر سپاس مینال دۆکێت گەلمای کەرمکە برای هکارچانی باشی ئەس باشم گەلێک سوپاس کەرمکە بخطي راسي برا دهوكي كهرباء ما هي خوشة ويا باشا زكو و اي تشتن بس يعني قالك ناس كنت يعني وحزريت كان بس يا خوشة يعني جدوه بس راسي كهرباء ما يدي حقك زدش على مباركرن ما خنا حكمت ليش نصنطن قاصدين طريق ما كهرباء قشتي يا زورة كهرباء عام يا زورة انيادية عام ما بس عامة اريد رسالة الجهان بله بله اريد يعني عم خذي راسي اباشا دوكي اي موالده مادام يعمها بيد موالده بيوشنا كار بدد بو باريزول خلكي ودگرن خذي مالي همي بله مهمي بلا ما ساعتك يا ما جاي بتهيزت هر هي تفارش على مرجل ويا دوزك هي كهربا عامله بدن هكر ام بقى بخو غاز ده حكمه سرك حكومات جبكي ما كشينك باكيد بعدش كيك نفسه ونفس رئيس خو بكي استجوان كسرك بكي هكر كهربا عامش نبدن بخو غاز ده شكي بله فقط بيجلك بله محسن دوكي كرمك يا ربي وندي قطبو بله برزان لسر توری کمالاتی بگمان سرنج بومان هاتوه لوان رواز شانوسه بس بزنم بو لرمضان کاربا خراب ابد بله بو لرمضان کاربا خراب ابد یا داریم بر پسکان جیلتو به بله برزان دیاره سرنجین جدا هنر سر کاربه اند ایجاد بیشین گله روشا کاربه باشه و ده جد بیشین خرابه بو همو بهفرانا بین باشه همو بهفرانا بین خرابه آنکو اوجیل اند محل اند جها کو اند مروفت مازن لنا الوری که هر باشه تدان آن اند دوره تهمیشگیری نا پشگوی خستی نویتر سیانا کاربه و کو پیدوینی نا کاربه بنهایت تدان ابد براد نا پشگوی خستن آیا پیدانا کاربه جو کو بیشین و کو پرانیا خدمت گزاری دن پیدانا کاربه جیاوازی نا بینا دوره محل و مالات تکرین قالوا اللي في ولاتي بروش صيابله باش يبي نابر السلمان توردي بردام بين دوباره صلاف هيجان لسرتوري كمالاتي ريبوار فتح انوسي صلا وزيري كهرباء برپسه تا برپسه كان خويان كهرباء هبه ام زور گرينينا هر وها حال شو احمدي شنوسي ان شاء الله باش ابيد چوروان من بو 2020 پیتانه تا اوقاتش دروز بیراوشی کهرباء و کوب مرزاله بله هوشمند لشاری سلیمانی فرمو براجان بله کای هوشمند دست خوش بوده ورقل سپاس بو تو او برزوتی لسلیمانی کهرباء باشه بیم برزه لسلیمانی ها نبید برپرسه که جوتی نیود درمان نیود با اروین وتی با چپله درمان کن کورکاکا با چپله درتان ناکی بس وعدی رازگو بند بمیلد من هیچ باکێکم بە حکومت نیە و منەتیشی لێ نازانم پارە لە گیفانی خۆمەیەم بە کارەبا هیچ سوودبەندیش نەبوو حتا دنیا لەسەر پشتی گاڕژ بێ ئەم حکومەتە هیچی پێ ناکرێ وەزیری کارەباش دڵنیا بن لەوە هیچ دەسەڵاتێکی نییە ئەوەی لە سەر و حیزبەکانی دەسەڵاتەوە پێی نەکرێت پێی ناکرێت پارەی بۆ سەرف ناکرێت هیچ هەت کەسێ لە پۆستێکا بێ وەزیر بێ هەت شتێک بێ ئەگەر بۆ حرمەتی شەخسێتی خۆی بێ ئەتوانێ هەموو شتە چارەسەر بکات بس ام حكومتي ما حكومتني اتكا حزب ام برپرساني مخوان برپرس نازانن جوان اخن راوا جا داوا كارم وكو مصري لينيت رانش لحاجي على قل ما نفرمو بله كايك رانش ام كاتب باش همو كاتيك كاتب والله كهربا لشارسكي حاجات ورجل وتا رمضان توقل خرافات زور دبرن بيتو كهربا بو خرابه برپرسەکانی کارەبا لە یاڵێن بو خرابه والله بشتغل رمضانەوە زۆر دێتەوە دەبڕێ وەکترا بلایتی لە هاتوخن هاتە بێ دەشێ عەدواڵ دەبراوە هاتەوە ئەو ڕۆڵانەی دەجار زیاتر هاتێتەوە ژابێتەوە بەڵێ بەڵێ هەوە لە حاجیەوەش باسی پرسی کارەباکە دەرین بە سەرنجی بوو بەرپرسان گەشتە بێت بەڕێزان بەڵێ کانیل دۆکێت گەرمای کەرمکە کانیل دۆکێ چۆنی ئەس باشم گەلێک سوپاس کەرمکە
مراستی که کاره بله اگر تلفزیون خواهی کم که دیگه دنگه تا باشید بله کاره بالدهو که گلک خوشه و بس ساعت کنینه بله وكاك كارتو جالك رايت خالتي والجري دارخنين الحكومات بجرن خالك بتا قلتي جالك باشا مش باشا هاكد بيجن جبرك تاخذيه انت خالتي كده وكنت حكمتنا بالدنيا جالك وجرمه هرما هر حكمه بر برساج بجرمه ليه بس بر برسر كهرباء بدانا كهرباء حكمه بر برسر قرب جالك اخوشه بس جرم جد الدنيا جالك جرمه حكمه سبت سبليدو بدون تاثير شوي مباريدو بدونيتن بله بس رنجاته كاني خان الدفته وصايح احتمال الدفه كهرباش بيت لخلكت بيجيت ندف مكهرب وهيك تون مال اخوه قالوا امامو المال خو وقت اريشه كان في مال ما بيتم هواره خو بكيت بينم بو براي بچيك بين بو كسي كيت بين كچكور دسي ان هواره بو دايكو بابات بين بو براي مازن بين بو خوشكا مازن بين هواري بوكيت بين افاجي حكومات بربرسد في ولاتي حكومات بربرسد برنا في ولاتي حكومات اركي بابي اركي دايكي اركي خدمت كرنا في ولاتي يد سر مليتوان جبركو حكومات بهمو موظفين خوفا بهمو وزيرو كاربدسين خو سروكي خوفا بيكتي وبودجي خلكي باري خلكي البردس حكمات جبركو بباري خلكي خدمات خلكي بكت كاني خان بله برحال سردار ما لقى فرمو باشكا كاكار سر تشاوم سەبارەت بەکارم لە شاری هەولێر بەڕاستی ئەوەی دەری باش نییە لە شاری هەولێر دوورە لە ڕاستی باشترین کارە بە لەورێ هەتا ئێستا 8 ڕۆژە لە سێ کارەبی هەولێر نەبراوە بەڵێ زۆر باش قسەی دەکات بە ناوی کاک نێسیری ئەو بە هەدانیشتە هەبا قسەی نەکات لەبەرەوەی کە ئەوەی کاک نێسیروان کردوویتی سەبارەت بەکارە هیچ کەس یعنی ئەوەی هاتووتە سا حکومێ کەس نەیکردووە ڕاستی کابینە کاک نێچیروان بارزانی ئەوەی ئەو بۆ کارەبای کردووە هیچ کابینەیەک لۆ کارەبای نەیکردووە ڕاستی کارەبا لە هەولێر باشترین شتە بۆ شاری هەولێر کارەبا نەبڕەوە 8 ڕۆژە بەڵێ بێگومان لە هەولێریش ڕای پێچەوانە هەیە لە هەموو شارەکان هەیە ئاڵێن باشە هەیە ئاڵێ خراپە پێتان هەیە کامیان فعلا 100% بێ بەڕێسە ژیمان لە کەمپادومیز گەلمەیە بابزانی کەمپادومیز چاوایە کێرەبە کەرەمکە السلام عليكم. عليكم السلام. شلون براباشين؟ از باشم سپاس. راستی که کاربا زبارت کاربا عم دومیز گلک باشه یعنی شب و روزه هی دقیقی ناچید بری هندی نه باش براستی که بری پشتیت سوریه هاتی نوی کمپیده الحمدلله گلک باشه یعنی خود کمپیداد کمپیب خدا اوید آوارت روشاوات داویر چای کهربه والله باشه يعني نخرب 24 ساعة يعني خد دقيقة شي كهرباء ما ناتشي تاكا خد دقيقة بشي يعني بشتي دقيقة يعني جهر هذا صح سنتي ترى كهرباء ما الحمد لله قالك باشه بس سبارت كهرباء بكهرباء ماليدي غرف أساس نفسين يعني كهرباء مستمرة هي بوچه بوم پارش نفسين اگر كهرباء بید یا مالیدا بوچه پارل وسینن پارا همین سری تایباتی نبداری عادی تیم پارش مستینن سبارت ما بوچیه ما هکه افودیه افکاره با عام هبید مستمر 24 ساعت کاره با عام دک ما هی بس مالیده چه معناته هند کاره با مالیدش مستینن پاره کاره با مالیدش مستینن راستی کن ادا دیامه بله بس از بایم گلک سرنج هاتن مادام کهربا عام هبید بارزان بو که کهربا مالیدان هبید خدان مالیدان پارش خلکی سینه بو خلک پاره خوصا بالاج داد اوه سبب چه ویدارین لاین پیونی دا گوداری بکن علیل زاخد گرمه کرم که مرحبا يا بربا شمال باشتر بشي رمضان تبيوز مقالي حمي عندهم هافاريت كانال هنا في بيوزكم زور سباس في برو هكا كارف هوا كارف فايتك بينك قلتي موجود شورة موجود محل دنا موجود بس بيبري قبل زاخو موازير كاين سري آل دوزا ملاني وزير دكتور محمد لزاخو كهرباء باشا ان يخرب هيك بجدي وكو دفرات اللي حتى مسؤولك نهابت ويري قال كهرباء باشا اگر مسؤول نبي قال باشا كهرباء باشا اگر مسؤول محل نبيت كهرباء باشا ده يعني تنمونه هنا زاخو بله تنمونه زاخو خابير زاخو مشهوره زاخو كروزان حميد زاخو خابير كاي مشهوره خابير ده مفروض الصال روش 2 سنه خندقن بي اوي
اشتي بدوخه ودين صفان حتى يقول سوق وقال بيوقف قال عذاب بيوقف درايما خوني بوش حكمتي شدش تخا زوقوني بوقف بالي شفان لشاري هوليرو فرمو او كاتب باش همو كاتيكت باش كاكا زور سپاس فرمو زور سپاس بارزي دست خوشی تورك اللي كان سپاس زور سپاس بارزي برا كان بالنسبة كهرباء تيبا قرآن لباني وبيزار بكوشيتو نظام طرف لايتكي في الكيبة تماي خوايا او تشيا يعني اي سردار لهوليرو عليك كهرباء بردام هي خوي واعر لهولير برادري كيف سالي بردام كهرباء هي هاي بو خاطري وخويا بو مانجي رمضان اخوار رويل كهرباء تبراي بريس كهرباء كوا كهرباء بقرآن كهرباء يعني بو رمضان خلق امي بزماني بروجو هشيت وهار واخلنا مالها السوتي لا دروا استنزل مالها نابا خبرها كم اقل لك هولاني كم على مسؤولية شلي بخواي كهرباء بمعدلي هي اقل نجبي وقرد بس ربرو بتم اي خواب بشي بله ناصح له ليل ري فيديو سكايب كاي ناصح فرمو كاي ناصح ام كاتل باش همو كاتيكت الو بله جملة تخسب كان الو كاي ناصح جملة كاي يقصب كان نازانم ڕەوشێکی بۆ کارەبا بڕا لە پڕێکەوە نازانم بەهەرحاڵ ئاشتی دۆکێت گەلمای کەرمکە ئاشۆر دۆکێ عاشور کەرمکە عەلەیکم السەلام بەڵێ چاوانی برا باشی زۆر سپاس کاک ئاشۆر کەرمکە صحتاته ئەس باشم وەڵا باسیم باش بن کەرمکە خودی سیده برای دیام مقصد آمد دوانی چه کارا با مالدی دی دو روز آدن شلی سرهی به دیم پاراش مال گرن و ماشالله کارا با هم گلک ها باشل دف ملدو که گلک اینجا ویدارم بر اودیت ما وگید بجنه آخوف نامه بر جنوال گرم بسیار اودیت بو مولیدا مادام کهربی ندنوا پارا گلک شود گنان همه تمه دوان دو روزا خودی تو زانی چه مقصد ما نپاره دفنه مال دنیای چنینه بس زای اما تشتی اصوله مثلا ده 3-4 ساعت نگه تشولی خودی 3-4 ساعت آجی ناده تشولی پروژانه بله بگمان سری هایی به پاراش مستینه بگمان لجنه قایم مقامیتی ها چفدریا موالده های لدوه که جمعی بیدارین سرنجا خلکی بویره گیش بیبول دوه که موالده بیکو که هرابی دنا خلکی پاراش خلکی وسین محمد البازیان لگل معنا فرمو کای محمد البازیان اوا دیاره لسر خطنا ماوا فاطمه لشاری سلیمانی فرمو فاطمه لسليمانية كي لسر خط بي الو كي لقل معنى يستا محمد بازيان كاي محمد لبازيان او فرمو خصب كي ام كاتب اشكال سر تشاوم همو كاتيكت والله سبارة بروش كهرباء ببرأي من وزارتي كهرباء وكو همو وزارة دقايتري ام حكومتي محبو فارفا كردنا ايش بشوية كسون بشوية نعاقي لخلقي يتسنن بس بشوية فارة لخلق سنري یکم سالانه بودجێکی زۆر بۆ وەزارەتی کارەبا تەرخان نەکرێت دووەم ماگانە گەڕم پارێکی زۆر لە خەڵک کۆکەنەوە سێم نەوت گازی ئەم وڵاتە بەکارهێنرێت بۆ وێستگەکانی کارەبا جگە لە سەرچاوی ئاو اینجا پارەی ئەهلەکان ئێستا کارەبا بە شێوەیەکی تەواو نییە ئەمشۆ کارەبا بڕا لە بازیان لە سعات 11 نیوە تا نزیکی یەک خەڵک لەو جادەیە کەوتووە دوور ئەمە نازانم چی ئەمڕۆ کارەبا زیاد لە 1-2 ساعت کارەبا بڕاوە ئیتر ئەم لە مانکی ڕەمەزانی شەوای لەکەن پاریش من چاک بەبیرم دێت لە ڕۆژی جەژنای کارەبایان بڕی بوو شەوەکەی عینی پێشتر وا نەبوو نەخێر لە پێشتر زۆر باش کاک ئێستا خەڵک قابل لە خۆڵ ئەم قسانە بکە بە بڕوای من ئەمە سوکاتیکردنە بە تایبەتی بە خەڵکی موسڵمان ئاخر بۆچی ئاخر خەڵک خۆ بە ڕۆژوو هیچ ناخۆ قابل لە کارەبا بخۆ بەخۆ من وەزانەڵێ خەڵک کارەبا خۆ بەم ڕەمەزانە بۆیە ئاواتکەم بۆتەوە دەستخۆشتان لێگەم زۆر بەڵێ سپاس بۆ تۆ سیپان زاخۆ بە ڕێیا ڤیدیۆ سکایپێ کەرەمکە الو چۆنە زۆر سپاس ئەگە دەنگی تەلەڤیزیۆنەخوا کێم کەی کەرەمکە
بله خودت گرم زاخو گلا باشه راستی یا باشه گلا باشه مازویده زور باشه بس بچه گفت مالیده مشکیله نراستی نه برده نمیونه چی اما بس پارا داری گرن چه اما پاچا خیلی پارت خودت مادم کس چه تشتگی نتا مروی چه اما مرو پارا بدته ما چید بیت اوسا مالی رای ند برده نه اما رای بتن پارا گره با همجا هرگاه باید جان آچد گره بچه 20 دقیقه بزن بله بله که اکسی پانزا خوص پاس بوده بله برزن دانیار شرامیش انوسه اگر مبس یان بيت خرابوني كهرباء لما نجي رمضان دا خوا اللي قبول نكا هروها محمد هوليريش انوسه براي من وزاره كهرباء هیچ پلانێکی وای نییە کە بتوانێت کێشەی کهرباء چارەسەر بکە بێگومان سەرنجی دیکەشمان هەیە هەروەها ڕزگار شوێنەواریش ئاڵێ قەت هەز ناکەم بڵێن کهرباء چاک ئەکەین چونکە درۆ بەخەبەرە بێ هەروەها بێگومان سەرنجی تریشمان هەیە لەسەر بابەتەکە بڵێ ڕێباس لە شاری سلێمانی ڕێبوار کاک ڕێبوار ئەم کاتتان باش سەرچاوم وەڵی باوەڕم پێ بکەیت سعات 5 خەبەرم بۆ و لە ئاوا خەوتم نازانم ئەم خەڵکی کاڵە کارەبا باشۆمە لە کوێی سلەیمانیەژین با ئەمەش بتین من تێ ناگەم ئەمە یەک دووە من داواکاریەکەم لە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانی دەسەڵات هەیە وەکو چۆن هەموو یاسایە کە بەدڵی خۆیانە درێژیەکەن و تاخیرەکەن من داواکارم لیان ئەگەر کارەبا چاک ناکەن مانگی ڕەمەزانمان بۆ 6 مانگی کە بۆ تاخیرکەن بەڕاستی یعنی ئەوە ناکرێ ئەگەر هەر کارەباکەیان پێ چا ناکرێ من داواکەم ڕەمەزانمان 6 مانگی کە بۆ درێژکەنەوە وەکو هەموو یاساگانیکەی کە خۆیان بەدڵیانە بەڵێ توانا لە خەباتەوە ئەو کاتە باش کاکار سەرچاوم دەستخۆشی و بەرنامە جوانە دەکەم سپاس بۆ تۆ فەرموو کارەبا لە خەباتەوە چوونە کاکە سەبارەت بۆی کە دەرێن کارەبا ڕاستە کارەبا بڕێک ئەوەی هەیە کێشەی هەیە و هەفتەی بەڵام خۆ بە گشتی کارەبا خۆ زۆر خراپ نییە چەند ساڵێکە کێشەی کارەبا هەنماوە نەک یعنی کارەبا بە گشتیەوە ئەو خەڵکانی کە دەرێن حکوومەتی هەرێم کارەبای لە بەلاسپانەی خردەکاتەوە کابینەکەی نێچیروان بارزانانی ڕخنەیە دەگرن بەڵکو کابینەی نێچیروان بارزانانی پارەیەکی بە گشتی زۆری بۆ کارەبا دەرخاتەوە کابینەکەی دکتۆر بەرهەمی گشتێکی باشیان کردووە بله برزان آخر حكومات همو خلقه موظفي حكومات بصدان هزار موظفي او موظفه لها مو احزاب كان لها مو اديانه كان لها مو توجيه كان يرمي كردستان خو حكوماتي حزب كان لاينك سياسي بتحت الكراونيه كخلي لسر حكوماتي شما ترابه ما ترنبه بيقول ما خلي قليل كيف كابج قال الحكومات كيف فعلا خواني راسخيني دابين كردني همو خدمات گزاريه كان ابو خلقي كردستان ليس هذا وكو بنيتان لكردستان بوچني جواز ابو هيا على كهرباء زور باشه لدفريمه هيا على كهربانيه تحديد ساعدي شكا بله احمد لهريره وفرمو لري فيديو سكايبو كاك سرچاو بله باشي زور سوپا زور دوري اگه تو نزدیک بیتا ولا کامera بله سبارت بكهرباء من لهريرم بله بله تواو قصب كيف سبارت بكهرباء لهري كهرباء زور خرابه بو خراب دولي يعطي شو كهرباء دبرت لكاتي قرما كهربانيه لا يعني بله بله تماشاوانی نجا بگومان سرنج انجادا کردستانی و بون تایبت از بوارم الدهو که لزاخو لوان دوران دگود کهربان باشه هنجی ریم بر باشه بس بتر باش بون الشيرات زي دگود کهربا گلک خرابه الهوليري دگود باشه خرابه سليمانيه دگود باشه دگود خرابه بگومان بوچون جدا هبون آیا بديت نو بو بوچون جدا هبون آیا فعلا جیاوازی هي محله که باش کهربات تدان محله که گیم کهربات تدان برنگی که گشتی بو کیشا کاربه آریشا کاربه حتی نو لفي ولاتي سر ردا بنكرنا بو جيك سبلا سر راي دهان وعدا لبردم رايا قشتي بو حتى انو كيتشار سرنا بويا
بۆ ئەف کێشەیە حتەنو کە بەردامە گوێ کێشێن هەرە سەرەکیان خەڵکی کوردستانەیە پێدەویستێکە هەرە سەرێکە ماڵێکی کارەبی نەبێت ئاواسار نەبێ مالێک گەلێکی ئاریشێندن هەنە ڕووناکی نینە حتا داویە بەرحال هیوادارین بەڕێزان ڕای خەڵکی کوردستان بۆلایانی پەیوەندەرەکان بە تایبەتی لە وەزارەتی کارەبا لە پەرلەمانتارەکان لەم بێگومان داوایری کارەبا لە هەموو محافظات گەیشتی بێ کە بێگومان خەڵک بۆچوونی جیاوازە بۆ هەڵی ئالی کارەبا باشە هەیە ئالی کارێ زۆر خراپە بێگومان نمونەشیان هێناوە بۆ تا ئێستا لە کوردستانە کێشەی کارەبا چارەسەر نەکراوە سەرەڕای بۆ جێیەکی زەبەلا سەرەڕای هەموو وعد و وعودێکە بۆ ڕای گشتی خەڵکی کوردستانیانداوە تا ئێستاش کارەبا بەم شێوەیە تەزووی کارەبا بەم شێوەیە بێگومان وەکو پێویست خەڵکی استیفادە لێ نابێنێ وەکو خەڵکەڵێ ئێمە هیوادارین حکوومەت یارێم وەزیری کارەبای هەرێمی کوردستان جێ لە سەرنجی جادەی کوردستانی بێ کە بێگومان لە مانگی ڕەمەزانە و لەو گەرمای هاوینەیە و لەو ڕۆژ و درێژانەیە بێگومان گلەییان هەیە کە کارەبا نەبێ بڵێ بەرحال ئێمە هیوادارین سەرنجی جادەی کوردستانی بۆلایانی پەیوەنددار گەشتی بێ و بەرسیویشیان بۆیان نەبێ حتا سبەیر وێرە جاردن خزمەتەوەتیان ئێوار باش ڕۆژی نوێ دوعای نوێ قەبیل بن ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم علاقاتت هەرێمە یانان باکوور باشووری گەل پارتێکی علاقاتەکە بەرهەتێن